شەیداخان سڵاو لە تۆ و لە بینەرانی بەڕێز بێتن. من ئێستا لە دەڤەری برادۆستم. دیارە لە دەڤەری برادۆست ڕێژەیەکی زۆری بەفر باریوە، بە تایبەتی ئێستا لە سەری بەردیم کەوایەکێکە لەم ناوچانەی کە بەفر ئەبارێ بەفرێکی زۆر ئەبارێتن. لێرەدا ئێستا نزیک بە 50 سانتیم بەفر باریوە. لە دوێنێ بەفربارین لەو ناوچەیە بەردەوامی هەیە. تا ڕادەیەک لە ئێستادا بڵین ڕێگاکان پاکەکرێنەوە لەلایەن تیمەکانی ڕێگاوبان و چاکردنەوە بە بەردەوامی لە پاکردنەوەدان، بەڵام سەرڕای ئەوەش کە پاشیش ئەکرێتەوە لە هەندێک شوێن گرفتی هاتوچۆ بۆ بەشێک لە شۆفێران دروست دەبێتن بەهۆی بەردەوامی بەفربارین. ئەمە وای کردووەکەوە هەندێک شوێنە بێتە بەستەڵک، بۆیە پێویستە ئەو شۆفێرانی کەوا ئەمڕۆ دەرئەچن زنجیریان پێ بە یاخود ئۆتۆمبیلی دەبڵ ئەکسل بن بەم ناوچانەدا هاتوچۆ بکەن بۆ ئەوەی تووشی ڕووداوی هاتوۆیان تووشی گرفتی هاتوچۆ نەبنەوە. سەبارەت بە بەفربارین لەم ناوچەیە بەگشتی لە حاجی ئۆمەران لە دوێنێەوە تاوەکو ئێستا نزیک 90 سانتیم بەفرباریوە و هەروەها جموجۆڵی بازرگانی و گەشتیاری لە حاجی ئۆمەران وەستاوە و هەروەها ڕێگای چۆمان و حاجی ئۆمەران لە ئێستادا ئەم ڕێگایە نییە بەهۆی زۆری بەفربارین و هاتوۆ داوا لە شۆفێرانە کاتنکەوە ئەمڕۆ ئەگەر کاری پێویستیان نەبێتن سەردانی دەرەوە نەکەن. من هاوڵاتیەکەم لەلایە ئەگەر بیتە ئێرە سڵاوت لێ بێتن تا چەندە گرفتی هاتوچۆتان هەیە؟ والله هیزمە ترسین زۆر هەیە، گفتوگۆ گرفتی زۆری هەیە لەو هەمڕۆکە دەبلاکسن نەبی دەرناچێ ڕێگاوبان زۆر ناخۆشن هەمووی ڕاستە خاوین ئەکە تۆ بە سڕی لەبن هەیە کە شەوێ سڕی کردبووە سیارە دەبلاکسن نەبی نتوانی بەو ڕێگایدا بڕۆ. ڕێگاکانتان بەگشتی پاکەکرێنەوە؟ بەێ پاکەکرێنەوە. زۆر سپاس دەکەم. بەڵێ شەیداخان دیارە لە بەفربارین لە مێرگەسۆریش نزیک بە 50 سانتیم بەفرباریوە و هەروەها لە سەنتەری قەزای سۆران لە کاتژمێر 3 بەرەبەیانەوە بەفر دەستی پێکردووە. نزیک بە 8 سانتیم بەفر لە سەنتەری قەزای سۆرانیش باریوە. بەگشتی ڕێگاکان ئەمڕۆ لە دەڤەری سۆران برادۆست سۆران گرفتی هاتوچۆی هەیە، زینی وەرتێداخراوە، چۆمان حاجی ئۆمەران گرفتی هەیە و ڕێگاکان بەشێکیان بەهۆی بەفربارینی زۆرەوە داخراون. هەروەها لە قەزای چۆمانیش ئەمڕۆ بەهۆی سەرما و سۆڵە و بەفربارینەوە دەوامی قوتابخانەکان و فەرمانگەکان کرایە پشوو. هەروەها لە دەڤەری برادۆستیش بە هەمان شێوە بەهۆی بەفربارینی زۆرەوە کرایە پشوو و هەروەها لە قەزای مێرگەسۆریش.